ئەم ساڵی 2025 من ئەوە 25 ساڵە ئینگلیزی دەزانم. قسەی پێ دەکەم، پێی دەنووسم، پێی دەخوێنمەوە و هەڵبەت لێشی تێدەگەم. 25 ساڵ پێش ئێستا چۆن فێری زمانی ئینگلیزی بووم؟ دڵنیام ئەگەر بزانن و ئەو شێوەیە کە من پێڕەوم کرد ئێوەش پێڕەوی بکەن، دڵنیام ئێوەش فێری ئینگلیزی دەبن. هاوڕێیانی خۆشەویست سڵاوتان لێبێ. زۆر خۆشحاڵم کە گەڕامەوە لاتان. لەم ڤیدیۆدا باسی ئەزمموی خۆم دەکەم، باسی ئەو ئەزمونە دەکەم کە چۆن فێری زمانی ئینگلیزی بووم. باسی ئەوەش دەکەم کە زۆر جار خەڵک لێم دەپرسن، هاوڕێ لێم دەپرسن، تەلەبەکانم لێم دەپرسن چۆن ئینگلیزیەکان باش بکەن، چۆن فێری زمانی ئینگلیزی بن. من هەمیشە ئاماژە بەم ڕێگەیە دەکەم کە من خۆم بەکارم هێنا و لە ڕێیەوە فێری زمانی ئینگلیزی بووم. ساڵی 99 بۆ 2000 ئەو ساڵە بوو کە من پۆلی 12م تەواو کرد و چوومە زانکۆ. هەڵبەت لە بەشی زمانی ئینگلیزی کۆلێژی ئاداب زانکۆی سەلاحەدین لە هەولێر من وەرگیرام. کەمترین نمرەم لە پۆلی 12 دەرسی زمانی ئینگلیزی بوو کە 71م هەبوو. ئەگەر بەهاتایە بەپێی یاسای ئەو زمانە نازانم ئێستا چۆنە، بەڵام ئەگەر بەهاتایە 69 هەبووە من نەمدەتوانین بچمە زمانی ئینگلیزی. یعنی ئینگلیزیەکەم لە ئاستێکی زۆر خراپدا بوو. بەڕاستی چوومە بەشی زمانی ئینگلیزی، بەشێکی زۆری هاوڕێکانم نمرەیان لە من باشتر بوو، توانایان لە من باشتر بوو. جۆرێک ترس دایگرتم کە من چۆن بتوانم مامەڵە لەگەڵ خوێندنی زمانی ئینگلیزی بکەم و ئەو هەموو شتانێک کە دەخوێنرانەوە. مانگی یەکەم هەر خۆشم نەمزانی چۆن بەڕێوە چوو. هەموو شتەکان بە ئینگلیزی بوون، واجبات دەدرا، ئەرکی ماڵەوە دەدرا، چالاکی شوێ دەدرا. من زۆر تێیدا باش نەبووم، بەڵام دوایەوە وردە وەکو بڵێ گوێم کرایەوە و زانیم شتەکان چیەوەمانە. بەڵام ئینگلیزیەکەم هەر خراپ بوو. بە تایبەتی خراپترین توانستی من لە زمانی ئینگلیزی خوێندنەوە بوو. زۆر کێشەم لەگەڵ خوێندنەوە هەبوو. کاتێک لە وانەی خوێندنەوەمان هەبوو، دەرسی خوێندنەوە، کاتێک کە داهاتە سەرێ من یا داوام لێ دەکرا کە بخوێنمەوە، زۆر بەلامەوە سەخت بوو، زمانم دەیگرت، نەمدەتوانی وشەکان و ڕستەکان بە جوانی دەرببڕم. هەمیشە کێشەم هەبوو، هەستم دەکرد زمانم دەیگرێ، هەستم دەکرد ناتوانم بە ئیسراحەتی خۆم شتەکان بخوێنمەوە. بە هەرچۆنێ بێت، یعنی من زانیم کە گەورەترین کێشەم بەڕاستی خوێندنەوەیە، بە دەنگی بەرز لە بەرچاو مامۆستا و لە بەرچاو هاوڕێکان. بەڵام هەرچۆنێ بوو نازانم خۆشم پێم سەیرە، ئێستاش پێم سەیرە چۆن بوو کە من ساڵی یەکەم سێم بووم، نازانم چۆن. بەڵام زانیم کە کێشەی من لە خوێندنەوەیە. هاوینی ساڵی یەکەم بۆ ساڵی دوم، ئەو هاوینە یانی ساڵی 2000 بۆ 2001 من هەرچۆنێ بێ دەستم کەوتە زۆر. تەمەن لە کوردستان کتێب و شتی ئینگلیزی زۆر کەم بەردەست بوو، ئینتەرنێت نەبوو بۆ شێوەیە. هەرچۆنێ بێ من ینی سەفەرم شتم کرد و ئەمانە کۆمەڵە کتێب و ئەم شتانم دەستکەوت، چیرۆکم دەستکەوت، دەستم بە خوێنەوەیان کرد. من لەم ڤیدیۆیە باسی ئەوە دەکەم کە چۆن ئەو خوێندنەوەیم کرد، چۆن چیرۆکم خوێندەوە، چۆن ئەو ڕێگەی کە نازانم ینی بەڕاستی کەسێکیش بە تایبەتی پێی نەگوتو بووم کە من چۆن فێر ببم. بەڵام ئاوا ینی خۆم هەستم کرد بەو شێوەیە دەتوانم زاڵ بم بەسەر ئەو کێشەیە کە خۆم هەمبوو لە مەسەلەی خوێندنەوە. کۆمەڵێ چیرۆکی ئەم بابەتانم دەستکەوت. ینی زمانی ئینگلیزیەکان ئاسانە. شتی لەو بابەتانم ئەو کاتە دەستکەوت و دەستم بە خوێندنەوەیان کرد. هەڵبەت ئەوەی کە من لەم ڤیدیۆدا باسی دەکەم شتێک نییە بەگشتی تۆ لە خولەکاندا بتانی فێر ببیت. پێویست ینی وەکو بڵێ بەو شێوەیە لە زۆر جەختی لێ ناکەنەوە. من ئەوە شتێک بوو کە خۆم بە ئەزمموی خۆم تاقیم کردەوە و زۆر سوودیشم تێدابینی و هەمیشە بە هاوڕێ و بە تەلەبەکانم دەڵێن بە هەر کەسێک دەڵێم کە داوای ئەوم لێ دەکات چۆن فێری ئینگلیزی ببیت، من باسی ئەویان بۆ دەکەم. من لێرە ئەمڕۆ لەم ڤیدیۆیە بە شێوەیەکی عەمەلی بەکردداری پیشانی دەدەم کە من چۆن خوێندنەوەم کرد و چۆن توانیم بەسەر ئەو کێشەی خۆمدا زاڵ بم. من کەمێکتان لەم کتێبە بۆ دەخوێنمەوە. ئەمە باسی دکتۆر مارتن لوثر کینگ جونیەر دەکات کە سەرکردەی ڕەشپێستەکان بوو یا بەشێکی ڕەشپێستەکان بوو لە ئەمریکا لە ساڵی 60 دژی ڕەگزپەرستی و ئەمانە خۆپیشاندانیان دەکرد و جوم و جۆڵیان هەبوو. ئەم کتێبە باسی ئەوە. ئێستا ئەوەی کە من لەم ڤیدیۆدا پیشانتان دەدەم هەمووی جەختکردنەوەی لە مەسەلەی خوێندنەوە. باسەکە باسی تێگەیشتن نییە، باسەکە باسی تەنانەت ئەکسنت نییە، شێوازی وەکو بڵێ ئەمریکی بەریتانی یا هەر شتێکی تر ئەوە نییە. باسەکە باسی ئەوەیە کە چۆن تۆ ڕاهێنان بکەیت لە توانای خوێندنەوەدا و هەوڵ بدەیت ماسوولکەکانی زمانت لەگەڵ ئەو جوڵانەدا ڕابهێنیت کە زمانی ئینگلیزی پێویستی پێێتی. ئێمە وەکو کورد زمانمان بە کۆمەڵێک دەنگ و کۆمەڵێک جوڵایە و کۆمەڵێک وشە ڕاهاتووە. ئیشەکە لەسەر ئەوەیە کە چۆن زمانی خۆت ڕابێنیت، ماسوولکەکانی زمانی خۆت ڕابێنیت
لەسەر ئەو جوڵانەی کە وشە و ڕستەی ئینگلیزی پێویستیان پێێتی. من ئێستا بە شێوەیەکی کردداری پیشانتان دەدەم کە من بزەبت 25 ساڵ پێش ئێستا چیم کرد. بەشی یەکەمە Martin Luther King Jr. Martin Luther King Jr. was a fighter. He fought people who used guns and bombs against him. But he did not use a gun. He did not use violence of any kind. He fought with words and ideas. He believed words and ideas could beat guns. ئەمەم خوێندەوەست بۆی بزانن کە بابەتەکە چیە. من چۆنم ئەکرد؟ با بڵێن ڕستەی یەکەم. Martin Luther King Jr. was a fighter. چۆنم دەخوێنە؟ بە دەنگی بەرز بە شێوەیە کە خۆم گوێم لە دەنگی خۆم بێت. مەسەلەکە ئەوە نییە کە تۆ بۆ بیخوێنیتەوە بۆ مانا بۆی بزانی باسی چ دەکات. باسەکە ئەوەیە کە دەیخوێنیتەوە بە دەنگی بەرز خۆت گوێت لێی بێ زمانت بە تەواوی ماسوولکەکانی زمانت دەمت بە تەواوی ئیش بکات. Martin Luther King Jr. was a fighter. Martin Luther King Jr. ناوەکەی دووبارە دەکرد بۆ نمونە. Martin Luther King بۆی زمانم وەکو بڵێ نەرم بێت لەگەڵی ماسوولکەکان نەرم بن. Martin Luther King Jr. Martin Luther King Jr. Martin Luther King Jr. was a fighter. Martin Luther King Jr. was a fighter. ببینن لەسەرێک دووبارەی دەکەم وەکو بڵێ ڕاهێنان بە ماسوولکەکانی زمانم دەکەم. Martin Luther King Jr. was a fighter. Junior was a. Martin Luther King Jr. was a fighter. Martin Luther King Jr. was a fighter. گوێم لە خۆمە زمانم بەکاردەوە ماسوولکەکان لە ئیشدان. He fought people who used guns. He fought people who used guns and bombs. طبعا لإنجليزي لها زماني كتير بويا زۆر جارێ ئێمە گوێمان لە نەیتیڤ سپیکەر لەوانەی کە زمانی ئەسلی خۆیانە گوێ دەگرین حەز دەکەین تێناگەین بەلامانەوە سەختە لەبەرەوەی شتێک هەیە لە ئینگلیزیدا لە هەموو زمانەکاندا پێوتێ assimilation و elision یا بڵێن لە عەرەبی ئیدغام و ئیخفا ئەمانە هەیە کە وشە لە ناو وشە تێکەڵ دەبێ وەکو بڵێ باز بەسەر تیپەکان و بەسەر دەنگەکاندا دەدرێ. با بڵێن لێرە guns and bombs. ئینگلیز قەت ناڵێ guns and bombs دەڵێ guns and bombs ئەندەکە بێت ئن زەکە لەگەڵ ئەیەکە تێکەڵە بێ guns and bombs تەمە بە شێوەیەکی سروشتی ئەمە ڕوودەدات. Who used guns and bombs against him. Against him خۆی ئەبێتە against him. باش من ئەوە دوو ڕستەم خوێندووە هەمتر جارێکی دەچمەوە سەرەتا. Martin Luther King Jr. was a fighter. He fought people who used guns and bombs against him. But he didn't use a gun. لێرە لەحنەکەی دەگۆڕم وابشان دەدەم کە خەڵکێکی زۆر لە بەردەمم دانیشتون من بۆیان دەخوێنمەوە شتەکە بۆ معلومات نییە وەکو گوتم بۆ ڕاهێنانی ماسوولەکانی زمانە. Martin Luther King Jr. was a fighter. He fought people who used guns and bombs against him. But he didn't use a gun. He didn't use violence of any kind. He didn't use violence of any kind. He didn't use violence of any kind. He fought with words and ideas. He fought with words and ideas. He fought with words and ideas. He believed words and ideas
could beat guns. Could beat guns. Could beat guns. He believed words and ideas could beat guns. ئێستا ئەوەی من خوێنمەوە ئەم پەرەگرافە بچووکە بوو ئەو تۆزە بوو بەڵام بزانە چەند کاتم پێوە بەسەر برد چەند خەریکی بووم بەردەوام دووبارم کردەوە گوێم لێوەیە زمانم بەکاردەبم ماسوولکەکانی زمانم لەگەڵ ئینگلیزیەکە ڕادێن جارێکی تر واش دەیخوێنمەوەم جارە وەکو بڵێ تەمسیلەکەم ئەگەر شەرمەکە یا شتێکی وە دەرگا داخە با کەس نەزانێت تەمان مۆبایلت هەیە ئەگەر هەتە مۆبایلەکە خۆ تۆمار بکە دەنگت تۆمار بکە خۆ تۆمار بکە بزانە چۆنە بەدڵنەبوو دلی دەکەی شتەکە بۆ خۆتە هیچ شەرمی ناوێ فێر دەبی دووبارێکەوە بێزار نابێ بێزار ببی دەبێت لە سەرێک خەریک بیت یای باش ئەگەر وا بڕات ئەم کتێبە خۆ بە ساڵێکتەوە بێ با بە ساڵێکتەوە بێ هیچ کێشە نیە تۆ دووبارێکەوە مەبەستەکە ئەوە نییە کە تۆ مانای وشەکان بزانیت مەبەستەکە نییە ئەوە نییە کە تۆ هەموو شتێک بە تەواوی بە هیچ هەڵێ نەکەی مەبەستەکە ئەوەیە تۆ ڕاهێنانەکەی لەسەرێک دووبارێکێتەوە لە سەرەتاوە ئەم جارە Martin Luther King Jr. was a fighter. He fought people who used guns and bombs against him. But he didn't use He didn't use a gun. He didn't use a gun. He didn't use violence of any kind. He fought with words and ideas. He fought with words and ideas. He fought with words and ideas. حسابکە تۆ لە بەردەم خەڵکی تو قسە ئەەکەیت و گوتارە دەی. He fought with words and ideas. نابێ شەرم بکەیت. دەرگا داخەوە گوتم با کەس نەزانێ بۆ خۆت دەنگت بەس کەرەوە خۆت تۆمار بکە دوای دلیتێک هیچ کێشەی نیە. He believed words and ideas could beat guns. Could beat guns. He believed باوەڕی هەبوو بۆیە تۆ دەنگێت. He believed words and ideas could beat guns. ئەو شێیاوە خوێنمەوە یەک ڕۆژی کامل هەرەوەندە هیچ کێشە نیە تۆ ئێستا بۆ نمونە دەتوانی گریمان لە وشەی ڤایلەنس تێناگەی گریمان لە وشەی بلیف تێناگەی گریمان لە وشەی ئەگەینست تێناگەی هیچ کێشە نیە باسەکە باسی مانانیە باسەکە باسی لێڕاهاتنە هەم گوێت لە خۆتە هەم زمانت بەکاردەبەی هەم چاوت بەکاردەبەی یان وەکو بڵێ هەموو توانەکانت بەکاردەخێ من ئاوهام کرد بەڕاستی من وام کرد لە هاوینی بینی ساڵی یەکەمی خوێندن بۆ ساڵی دومی خوێندن من کێشم لە خوێندنەوە هەبوو ئاوام کرد کەسی ڕاستی پێی نەگوتم کێشەکە ئەوە نیە لەوە چه خەڵکی دیکە هەبێت وای کردبێت تەمان لە کۆمنت بۆم بنووسن ئەگەر هەر کەسێک لە ئێوە ئەم ڕێگەی ئەم شێوازی بەکارهێنابێت یان دەیکات یان تاقی کردێتەوە یان احتیمال لە خۆم ڕۆژان لە تەلەبی خۆم بوو بیت پێم گوتی بیا هاوڕێیەک بوو بیت پێم گوتی بتم وا بکە تۆ تاقیت کردێتەوە پێم بڵێ بزانم تا چەند سوودی بۆت هەبووە بەردەوامم He fought for fair laws LAWS یاسا زۆر جار هەیە بە لاو دەخوێنێتەوە هەڵێ ئەوە شتێکی وانە دەبێت بڵێ laws law He fought for fair laws He fought for an end to hate an end دووبارەی کەرەوە for an end يعني بۆ کۆتایی هێنان بە for an end to hate He fought for an end to hate He fought for a better life for all Americans طبعا باسەکە باسی ئازادی و یەکسانی و عەدالەت بوو بۆ خەڵکی ئەمریکا Thousands of people knew he was right Thousands followed him and slowly America began to change Martin Luther King lost his life in the fight to change America but his words and ideas live on طبعا words and ideas لەسەر وتراوە bombs and guns He didn't use violence of any kind بۆیە بەم شێوەیە دووبارەکەیتەوە کتێبی تر بۆ نمونە ئەم کتێبە Last of the Mohicans کراوەتە فیلمیش طبعا یەکێک لە شتەکان جاری وایە لەوانەیە بپرسیت بڵیت باشە من بەچی بزانم خوێندنەوەکم ڕاستە چۆن لێ ڕابێم هەندێک لەم کتێبانە سیدیان هەیە ئەگەر دنیای سیدی ما بێ نازانم لەوەچە بە دەنگیش بە شێوەی دیکە هەبێت ئەمە سیدی لەگەڵ ئەمە کۆنە تر ئایا سیدی پلەیەر ئێستا ماوەیان ناوە ئەوە بابەتێکی ترە بەڵام دەکرێت دڵنیام دەتوانن شتێک بدۆزنەوە
کە دەنگی لەگەڵ بێت. Last of the Mohicans, the two sisters. It was the year 1757. 1757. چۆن بخوێنیتەوە؟ زمانم دەگیرێ. باش. 1757. 1757. 1757. بێزار مەبە. It was the year 1757. It was the year 1757. The place was the dangerous and wild land. The place was the dangerous and wild land. The place was the dangerous and wild land. Landەکە چیە؟ Wild و dangerous. بەیەکەوەی خوێنیتەوە. The dangerous and wild land. West of the Hudson River. West of the Hudson River. It was the third year of the war in North America. It was the third year of the war in North America. The war in North America. The war in North America. The war was between England and France. The war was between. The war was between. The war was between. The war was between. The war was between England and France. Each country wanted the land for itself. Wanted the land for itself. Wanted the land for itself. بۆیە لەوانەیە کتێبێکی ئەوها مانگێکت پێ بچێت، 2 هەفتە پێ بچێت، هەفتەیەکت پێ بچێت، هیچ کێشە نییە. دەستی بدەرێ هەر جارێ 5 دقه 2 دقه 3 دقه دەنگی خۆت تۆمار بکە بە دەنگی بەرز بیخوێنەرەوە دووبارەی کەرەوە. ئەگەر ڕستەیەک هەیە نازانی چۆن دەخوێنێتەوە دەتوانین لە کەسێک بپرسی لە هاوڕێیەک. ئێستا خۆ گوگڵ ئەمانە بۆت دەخوێنێتەوە، ChatGPT لەوە چ بۆت بخوێنێتەوە، با بۆت بخوێنەوە تۆش دووبارەی کەرەوە. ئیدی کتێبی دیکەش بۆ نمونە کتێبی زەحمەتر هەیە، ئەم کتێبی سەلمان ڕۆژدی کتێبێکی خۆشە، هارون and the Sea of Stories. بە هەمان شێوە دەستی بدەرێ ڕۆژنامەیەکە کتێبێکە هەر شتێکی دیکەیە. بەڕاستی ئەو هاوینەی وەکو گوتم ساڵی 2000 بۆ 2001 من ئەو هاوینە بەردەوام بەو شێوە دەمخوێندەوە، بەردەوام بەو شێوە دەمخوێندەوە. زۆر قاموس و شتیش نەدەگەڕان، زۆر فەرهەنگ نەدەگەڕان بۆ ماناکان بۆ بزانم ماناچێت، چونکە باسەکە باسی مانا نەبوو، باسەکە تەنها باسی خوێندنەوەی کە گوتم باسی ڕاهێنانی ماسۆکەکانی زمانت. ساڵی دووەم کە چوومەوە هاوڕێکانم دەیانگوت عەبدوڕەحمان ئەوە چی کردووە، چی ڕوویداوە، شتێکت کردووە گۆڕاویت، ئینگلیزیەکەت گۆڕاوە، تۆ کەسەکەی جاران نیت. ڕاستیش وا بوو. من لە ساڵی دووەمەوە کەوتبوومە سەر سکە بە شێوەیەکی دیکە شتم دەخوێندەوە، هەمیشە دەستم بەرز دەکردەوە بۆی بخوێنەوە، شەرمم نەدەکرد لە هەڵەکردن، هەتا بەڕاستی نەمخوێندایەت وازم نەدەهێنا. یەکێک لە شتەکانەوە بوو کە منجڕ بووم، ئەوکو بڵێ ڕووقایم بووم، شەرمم نەدەکرد، بمزانیایە کێشم لە شتێکی دەستم بەرز دەکردەوە لە بەردەم خەڵکدا دەمخوێندەوە و بە دەنگی بەرز. هەتا ئێستەیش من کە هاوڕێ وشت لێم دەپرسن باسی ئەوە دەکەن، دڵن خولێک هەیە بەوەندەیە ساڵ مانگی بەوەندەیە و پارەکەی وایە، دەڵێن مامۆستاکانی بریتانین و نازام لە دەرەوە خوێندویان و ئەمریکین و چی. من هەمیشە دەڵێم مەرج نییە خول هەموو جارە سوودی بۆت هەبێت. دڵنیام ئەگەر ئەم ڕێگەیە بەکاربێنیت ئێوەش بەکاری بێنن دەتوان سوودی لێ ببینن. من زۆر سوودم لێبینی. ئێستش بە تەلەبەکانم دەڵێم بۆ باشترین ئەم هاوینە چی بکەی باشە، دەڵێم بڕۆ بە دەنگی بەرز کتێب بخوێنەرەوە، باگوێت لە دەنگی خۆت بێ، بێزار مەبە، مەبەستەکە لێ ڕاهاتنە. هیوام وایە ئەم ڕێگەیە سوودی بۆ ئێوە هەبێت. پێم خۆشە لە کۆمنت بنووسن ئەگەر تاقیتان کردوتەوە یا تاقی دەکەنەوە، پێم بڵێن لە کۆمنت بۆم بنووسن ئێوە خۆتان چۆن فێربوون، دەکرێت ڕێگەی دیکەش هەبێت. من بەو شێوەیە بەڕاستی فێری ئینگلیزی بووم، زۆر کاریگەری لەسەر قسەکردنم هەبوو، کاریگەری لەسەر تێگەیشتنم هەیە، کاریگەری لەسەر خوێندنەوە هەیە. ئێستا یەکێک لە شتەکانی کە زۆر حەز دەکەم بیخوێنمەوە هەمیشە لە پۆلدا بۆ تەلەبەکانم ئەوەیە حەز دەکەم بە دەنگی بەرزیەوەکیان بۆ بخوێنمەوە. بیرم دێ لە خوێندنی ماستەر لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا مامۆستایەکمان هەبوو زۆر بەخۆشی خۆی چیرۆک نووس بوو، ڕۆمان نووس بوو، زۆر بە خۆشیشتی دەخوێندەوە. ئێستا داخەکەم کە دەنگیم تۆمار نەکردو، دەنا هەمیشە گوێم لێ دەگرت. تۆ زۆر جار هەیە کەس خەڵکێک هەیە قسەیان خۆشە، خوێندنەوەیان خۆشە، ئێستا ئۆدیۆ بووک هەیە، کتێبی دەنگی هەیە، بڕۆ بیدۆزەرەوە تۆ ژۆکە ئەوان بخوێنەوە، تەقلیدیان بکە. تەقلید شتێکی زۆر ئاساییە، لاساییکردنەوە شتێکی زۆر ئاساییە. بەهەرحاڵ لە کۆمنت بۆم بنووسن بزانم ئێوە چۆن فێری ئینگلیزی بوون، بزانن چه ڕێگەیەک بەکار دەبن، پێشم بڵێن ئەگەر ئێوە ئەم ڕێگەیەتان بەکارهێناوە پێشتر سوودتان لێبینیوە یان نا. زۆر سوپاستانەکەم، بیرتانە لایکی ڤیدیۆکەش بکەن، سبسکرایبی کەناڵەکە بکەن. ئیشەڵا ڤیدیۆی هاوشێوە و ڤیدیۆ ڕێگەی دیکەش دێت کە چۆن فێری شتێک ببیت. زۆر سوپاستانەکەم و لە ڤیدیۆیەکی دیکە تا دەتان بینمەوە. بەخێر، خواتان لەگەڵ.